جوتیارانی سنووری سلێمانی نیگەرانن لە ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان و یەکێک لەوان دەڵێ بەهۆی هاوردەکردنی تەماتەی ئێرانی و ڕێگریەکان بۆ هەناردەکردنی تەماتەی سنووری پارێزگای سلێمانی بۆ پارێزگەکانی دیکەی هەرێم و عێراق کیلۆیەک تەماتە لە 500 دینارەوە بۆ 300 دینار دابەزیوە. لە کاتێکدا فرۆشتنی هەر کیلۆیەک بە 300 دینار لە زیانی جوتیارانە. وەڵی تەماتەی ئەمڕۆ نافرۆشی، وەڵی ئەفرۆشێ بەڵام میتر پارەی باش ناکە و وەڵی هۆکارەکەی پێم وابێ ناڕوا بۆ هەولێر، لە هەولێر و ناڵن بڕوا بۆ دیوە تەماتە. وەڵی پێم وابێ وەکو دەنگ و باس هەیە ئەڵێن ڕێگریەکری و ناڕاتەوە دیوە. تەماتە شتێ بۆ ناوخۆی سلێمانی بەڕاستی تەماتە زۆرە، ئەوە ئەوە 3-4 پیکاب لێرەیە بەس یەک قاتە لەو بەرۆلێتی. وەڵی کێشەکەی ئەوەی ئێستا بازار ئاوا کەس بۆ ئەم هەموو تەماتە ماوە لە حدودی بەغا و حدودی کوردستانیش ئەوانەی یعنی چۆن ئەوانەی ساحبی علوەن پارە ئەدەن بە سەیتەرەکان بە حدود لەبەر ئەوەیە تەماتەکە و شتەکانیان بێت و بۆ عێراق. وەزیری پێشووی کشتتوکاڵی هەرێم دەڵێ بابەتەکە بێپلانی حکومەتە و لە خەمی جوتیاراندا نین. ئەو دەڵێ چارە ئەوەیە ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغدا هەبێت بۆ ساقبوونەوەی بەرهەمی ناوخۆیی. دامەزاوەی وەزارەتی کشتتوکاڵ سەرچاوەکانی ئاو بەجددی لە خەمی جوتیاران نییە و لە خەمی ساختکردنی بەرهەمەکانیان نییە. باشترین بەڕاستی بڕیار ئەوەیە کە هەر لە یاساژدا هاتووە ینی پاراستنی بەرهەمی خۆماڵی کە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی خۆماڵی خۆمان پێویستە بەڕاستی یا باج لەسەر بەرهەمی هاوردە زیاد بکرێ یا ڕێ بگرژیرێ لە بەرهەمی هاوردە. ئەوزەوە بەرهەمی هاوردەیە چەگەر لە عێراقەوە بێ چونکە دەواازەکانی دەکاتەوە بە ڕووی بەرهەمی دەرەوە چکە عێراق بەرهەمی کشتتوکاڵی کەمە هەرچەند ئەویش ئێستا هەوڵیداوە بەرهەمی زیادکە چ لە دەواازەکانی هەرێمی کوردستانەوە بێ. هەموو ساڵێک ئەم گرفتە بۆ جوتیاران دووبارە دەبێتەوە و چارەسەریش ناکرێت. ئەوەش بەپێی قسەی جوتیاران زیانێکی گەورەی لە بەرهەمی ناوخۆیی داوە. دوێنێ و پێرێز باش و تا 550 و 450 تا 600 ڕۆی تەماتە دەرەجە بەس ئیمڕۆ 300 دینار 250 350 تەماتە دەرەجێک ئاوا هیچ پارە ناکە. وەڵای لێرە ئەگەر ساق نەبێتەوە نەفرۆشی ئەمڕۆکەوێتە بەیانی تر بەیانیش ئەگەر ئیمڕۆ 350 بکە بەیانیەوێتە 300 بەزێ بۆ 300 دینار. ڕۆژانە زیاتر لە 180 تۆن تەماتەی پێنجوێن دێتە ئالوەی سلێمانی. ئەمەش زۆر لە خواسی سلێمانی زیاترە و دەوترێت پێویستە لە شارەکانی دیکەی هەرێم و عێراق ڕێگە بدرێت بەرهەمەکان ساغ بکرێتەوە بۆ ڕێگەش لە تەماتەی تورکی و ئێرانی بگیرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.